بەڵێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ قسەی ئێوە چی وەکو قسەی ئێمە هەموو ئازادیێکیان لە مناڵی کەسوکار سەنەتەوە هەموو تەنانەت ئازادیمان نییە ناتوانین لە کەناڵی میدیاکان قسە بکەین زراعەتمان لەگەڵاکرێ یعام کەسوکاریان فال کەسوکاریان فال ئێمە 34 ساڵە چاوەڕوانین کەسوکاریان فال قەرەبوو کرێتەوە ڕوفاتی کەسوکاریان فال لە نوگرە سەرمان و دەشتی عەرەبە بێنەوە بۆ مۆنۆمێتیان فالی چەمچەماڵ لێرانە ئێمە بزانی کابە کەسوکارەکەن لەگەڵەوەشە وەزیری شەیدان وعدیدا لە کەناڵەکەوتی لە یادیان فال ئەم ڕوفاتیان فالێن یەک ڕوفاتی نێنایەوە لەگەڵەوەی کەسوکاریان فال هیچ ڕێزێکی لێ ناگیرێ هیچ احترامێکی لێ ناگیرێ با حکومەت هێنێ بێت باکەنە ناو مۆنۆمێتیان فالە دروست کا بەس بۆ کەسوکاریان فال کاکە لە ژێر جەمەدۆنێک چەندەها کەسمان لە ژێر جەمەدۆنا مرد لە ڕیزی معاش وەرگرتنە یعام ئەمە نادادپەروەریە ئەمە نامرۆڤیە یعنی ئێمە 34 ساڵە بەس خەمە خۆین بەس داواکاری یادیان فال وەکو دوکانی وایە بەس لە چواردەی چوارەکرێتەوە دوای چواردەی چوار دوکانەکە دابخرێ بەس لە چواردەی چوار باسی ئەماکرێ ڕێزی کەسوکاریان فال ئاوا ئەگیرێ نابێ بۆ شێ بگیری یعنی بەڕاستی یعنی حەقەیە چەندەها ڕێکخراودان ڕاو بەناو کەسوکاریان فال و پارە بەناو کەسوکاریان فالە خوا کەسوکاریان فال برسیە کەسوکاریان فال بێنانە کەسوکاریان فال بێ شوێنە کەسوکاری ئەنفال یعنی بەڕاستی لە وەز ئەخراپە هەزارها ڕێکخراودان ڕاو بەناو کەسوکاریان فال پارەی لێخرێ بەناو ئێمەوە بەناو کەسوکاریەمەوە بەناو عایلێمەوە بۆیە جام پڕ بوو لێرشە جامەکە پڕ بوویتر ئێمە لە یادیان فالە ناین یەک دەرپرسی یەک مەسئولێ بەشداری یادیان فال